خی گەورە باڵادەست جوانترین سڵاو ئێمەتان پێشکەش ئازیزان و خۆشەویستانی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کالا ڕۆژێکی نوێ لەگەڵ هاوکارم ڕازاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتی نوێ و جیازمان بۆ ئامادەکردن بە هیوای ئەوەی کات تاوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن و سوود لە تاوی بڕگە و بابەتەکانمان وەربگرن. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕێز و خۆشەویستی ئەمەتان لێبێ. خۆشەویستانم لە بەرنامەی پەیامی ڕۆژ، سپاسی خوای گەورەکەین کە جارێکی تر عمری ئەمانەتی پێبەخشین لە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست دابین. درود و سڵاو بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان. ئەم ڕۆژ منیش خۆشحاڵم کە لە خزمەتتان ئەم ئەڵلقەیەکی تری بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەین. ئەرک و بەرپرسیارەتی زانایانی ئاینی لە ڕێکخستن و ئاراستەکردنی کۆمەڵگەدا تەوەریەکەمی بەرنامەکەمانە بێ لە کۆمەڵگەیە کە بەرەو هەڵدێران و بەرەو شیرازە پسانەچێ زانایانی ئاینی کە میراتگری ڕاستەقینەی پێغەمبەرانن چ ڕۆڵ و ئەرک و بەرپرسیارەتێکیان دەکەوێتە سەرشان. تەوەری دووەمی بەرنامەکەمان ئەنجامی تیر و پشکی سەفەری حەجی ئەمساڵ زانیاری زیاتر هەچە ئێمە لە هەفتەی ڕابردوودا قسەمان لەبارەی تیر و پشکەکەەوە کرد. ئەمڕۆ زانیاری زیاتر و داتای ورتر لەبارەیەوە ئەنجامە و هەروەها چارەنووسی ئەوانەی کە ئەمڕۆ ئەمساڵ ناویان نووسی بوو بەڵام ناویان نەهاتووە بۆ ساڵی داهاتوو ئایا هیچ لە پێشینەیەکیان بۆ هەیە یا دەبێ وەکو خەڵکی ئاسایی دیکە ناو بنووسنەوە. تەوەری سێمی بەرنامەکەمان پارکی مەولانە لە سلێمانی لە هەفتەی ڕابردوودا کرایەوە کە یەکێکە لە پارکە مۆدێرن و جوانەکانی پارێزگای سلێمانی کە مای خۆشحاڵی و دڵخۆشیە بۆ دانیشتوان. ئەمانە سێ تەوەری سەرەکی بەرنامەی پەیامی ڕۆژە بن کە ئەمڕۆ ئێمە پێشکەشیەوەی عزیز و خۆشەویستی دەکەین. بەڵازیانەوە کە میشەش سەرەتا دەچینە لای ڕەوشی کەشوهای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. بڕگەی نرخی دراوەکان بڕگەیەکی تری هەمیشەی و بەردەوامی بەرنامەکەمانە بێ ئاشناتانەکەین بە ئاڵوگۆڕ و جیاوازیەکانی نێوان نرخی دراوەکان لە ڕۆژێکەوە بۆ ڕۆژێکی دیکە. با پێکەوە بینەری ئەو بڕگەیەش بین. دەچینە لای بەڕگەی یادەوەریەکان و ئاشناتان دەکەین بۆ ڕوودا و مێژۆ گرنگانەی کە لەم بەروارەدا و لە ساڵانی ڕابردوودا ڕوویاندا ئەفەرمون با پێکەوە بینەریان.
26 ساڵی 1939 ڕۆژنامەی ژین دەبێتە جێگرەوەی ڕۆژنامەی ژیان لەلایەن پیرەمێردی ڕۆشنبیر و شاعیرەوە. ئەوەش پاش لە 12 ساڵ بەردەوامی ڕۆژنامەی ژیان هات لە ساڵی 1926ەوە. پاشتر بە کۆمەڵێک هۆکاری سیاسی و نەتەوەی و ئابووری ڕۆژنامەی ژیان لە دەرچوواندن وەسێنرا و ڕۆژنامەی ژین جێیگرتەوە و ئەویش بە درێژایی ساڵانێکی زۆر تا ساڵی 1963 لەلایەن پیرەمێرد و پاژمەرگی ئەویش لەلایەن بنەماڵەکەیەوە بەردەوام بوو. پیرەمێردی شاعیر لە سەرپێخستنی بواری ڕۆشنبیری و ڕووناکبیری کوردیدا ڕۆڵی کارە و زۆری گێڕاوە بۆ دەرکردنی گۆڤار و ڕۆژنامەکانی چاپخانەیەکی بەلەدەی ئەو کاتی سلێمانی بەکرێ دەگرێت. ڕۆژنامەی ژینیش بە درێژایی چەندان ساڵ بەردەوام بووە لە سلێمانیدا و پاڵپشتی بزافی سیاسی و شۆڕژگێڕی کوردیشی کردووە، بە تایبەت حکوومەت و شۆڕشەکانی شێخ مەحموودی حەفید. ژمارەیەکی زۆری لێدەرچوو، زۆربەی زۆری پەندەکانی پیرەمێرد و شێعرەکانی پیرەمێرد و بەرهەمی ئەدەبی و شێعری شاعیرانی کوردی تێدا بڵاو کراوەتەوە. 26 ساڵی 1953 کۆنگرەی سێمی پارتی دیموکراتی کوردستان لە شاری کەرکووک بە بێ بەشداری مەلا مستەفای بارزانی بەڕێوە چوو. تێیدا مەلا مستەفای بارزانی بە کەسی یەکەم و سەرۆکی حیزب هەڵبژێردرایەوە کە لەو کاتەدا بەهۆی ئەوەی لە خاکی یەکێتی سۆڤیەت نیشتەجێ بوو توانای بەشداریکردنی لەو کۆنگرەیە حیزبەکەی نەبوو. بەشێک لە سیاسەتمەداران و شارەزایان ئاماژە بەوە دەکەن کە ئیبراهیم ئەحمەد بەهۆی ئەوەی خەڵکی مۆدێرنە بوو بە شێوەی خێڵ و عەشایر سیاسەتی نەکردووە نەیتوانیوە درێژە بە خەبات بدا بە بێبوونی کەسایەتێکی وەک مەلا مستەفای بارزانی. بۆیە لەو کۆنگرەیەشدا مەلا مستەفایان بە سەرۆک هەڵبژاردەوە. ژماری بەشداربووانی کۆنگرەکە تەنها 40 ئەندامی باوەڕپێکرا و خاوەن پلە بوو. لەم کۆنگرەیەدا ناوی پارتەکە لە پارتی دیموکراتی کوردەوە گۆڕا بۆ پارتی دیموکراتی کوردستان و دروشمی پارتەکەش بە حیزبێکی مارکسی لێنینی ناوزەند کرا. لەم کۆنگرەیەدا هەمزە عەبدوڵڵا سکرتێری مەکتەبی سیاسی بە یەکجاری لە حیزبەکە کرایە دەرەوە و پلەی لێوەرگیرایەوە و جەلال تاڵەبانی ژووە کەسایەتێکی نوێ چووە سەرکردایەتی حیزبەکەوە. 26 ساڵی 2005 بۆ یەکەم جار لە مێژووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا ژنێکی باڕەچەڵک ئەفریقی و ڕەشپێز بە ناوی کۆندالیزا ڕایس پۆستی وەزیری دەرەوەی ئەمریکا وەردەگرێت و ئەوەش بە وەرچەرخیانێکی گەورە و ڕووداوێکی گەورە دادەنرا لە مێژووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە سپی پێستەکان ڕازی بن بەوەی ژنێکی ڕەشپێز ئەو پۆستە گرنگە وەربگرێت. پێشتر مادلین ئۆڵبرایت لە مێژووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا وەک یەکەم ژن هەمان پۆستی وەرگرت بوو. کۆندالیزا ڕایس ڕۆژی 14 یانزەی ساڵی 1954 لەدایک بووە. لە 2005 تا 2009 وەزیری دەرەوەی ئەمریکا بووە لە کابینەی جۆرج دەبلیو بۆشدا. بە درێژایی مێژوو ئەوەی کە ڕۆڵی هەبووە لە ئاراستەکردنێکی دروستی مرۆڤەکان و کۆمەلگە تەنها زانایانی ئاینی بوون. تەنانەت لە دەوڵەتی ئەمەوی و عەباسی و عوسمانیەکانیشدا زانایانێکە دڵسۆزی خاک و میلەت و کۆمەلگەکە بوون لەلایەن دەسەڵاتدارە دنیاویستەکانەوە خراونەتە سووچی زیندانەکان یا شەهید کراون. ئەمە شۆڕ بۆتەوە تا مستەفا کەمال ئەتاتورک و تام سەردەمەش لەگەڵەوەی ڕۆڵێکی زۆر باش و ئیجابی لە کۆمەلگەدا دەگێڕن. کێشە و تاوانە کۆمەڵایەتیەکان بەرەو کەمبوونەوە دەبن، جیابوونەوە و خیانەتی هاوسەرگیری قێزەون و ناشرین دەکەن، مادەی هۆشبەر و دەیان ڕووداوی دیکەی ناخۆش و بێزراو لە بەرچاوی تاکەکان دەخەن و دەیبغزێنن. بەڵام لەگەڵ ئەو هەموو بێڕۆڵکردنەشیاندا هێشتا زانایانی ئاینی جێی متمانە و جێی دڵسۆزی و جێی ئەوەن کەوا خەڵک هەر بە پێشڕە و پێشەنگی خۆیانی بزانن بۆ ئەوەی کۆمەڵگەکەمان لەمە زیاتر بەرەو هەڵوەشان و بەرەو شیرازەبسان و بەرەو هەڵدێران نەچێت. بەرپرسیارەتی زانایانی ئاینی لە کۆمەڵگەدا تەوەری یەکەمی بەرنامەکەمانە بێ بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا حەمەموراد زانایی ئاینی. مامۆستایان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. خۆی گەورە موفقتان بکات. سپاسانەکەم بۆ ئەم دەرفەتش. مامۆستا بۆچی لەگەڵ ئەو هەموو ڕۆڵە باشەی کە مامۆستای ئاینی ڕۆڵی دادگا و ڕۆڵی توێژەری کۆمەڵایەتی و حتا توانین بڵێن ڕۆڵی پۆلیس لە نەهێشتنی تاوانە کۆمەڵایەتەکان نابینێ، بەڵام هەمیشە دەسەڵات بە چاوی بەجۆی لە جۆرەکان گومان و دژمنایەتی و سەی زانایانی ئاینی کردواتە هەمیشە بێڕۆڵ و بێپێگەیانەکە.
بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله وسلم على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. سپاس بۆ جەنابتان بۆ ئەم دەرفەتەی کە بۆ ئێمەتان ڕەخساند و بۆ هەڵبژاردننی ئەو بابەتە هەستیار و گرنگەی بە تایبەتیش لە ئەمڕۆدا کە زۆر پێویستە ئێمە قسە و ڕاوە و شرۆڤەی لەسەر بکەین کە ئەویش بریتە لە دەوری زانایان لە ئیسلاح و لە چاکسازی لە ناو کۆمەلگادا چییە و چی دەبێت. سەرەتا پێم باشە تعریفێکی زانایان بکەین کە زانا کێیە و زانایان چۆن پێناسە و تەصنیف و ڕوتبەی زانایانیان دیاری کردووە. ئەگەر لە قورئانەوە دەسی پێ بکەین تەماشاکەین خی پەروەردگار زیاتر لە 25 ئاەت لە وەصفی زانایاندا باس دەکات. ئێمە هەمویان شرۆڤە ناکەین بەڵام یەکێک لەوانە خی پەروەردگار پێمان ئەفەرمێت ئینەما یەخشە الله من عیباده العولەما، واتە ئەو کەسانەی کە زۆرتر بەرپرسیارەتی هەڵ ئەگرن لە ناو کۆمەلگا و مجتەمەعدا بریتین لە چینی زانایان، چونکە مەسئولیاتی دنیا و قیامەت لە ئەستۆی ئەم چینەدایە. خاڵی دووهەمیان خی پەروەردگار ئەیانکا بە چینی سێهەم لەسەر شاهیدیدان لەسەر وەحدانیەتی خۆی. شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط. واتە فەزڵ و گەورەی زانایان لە چەندەها ئاەتدا خی پەروەردگار دەری دەخات. و پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام پێمان ئەفەرمێت العولەماء وەرەثەة الأنبیاء، عولەماء ئومەتی کە ئەنبیا و بەنی ئیسرائیل. واتە فەزڵ و مەکانەتی عولەما و زانایان ئەبێ خەڵکی لێی تێبگات کە لە چ ئاست و لە چ مەکانەتێکی گەورەدایە. و ئیبن عوثەیمین ڕەحمەتی خی گەورەی لەسەر بێت تەصنیفی عولەما ئەکات ئەفەرمێت عولەما و زانایان ئەبن بە سێ بەشەوە. بەشی یەکەمیان پیان ئەوترێت عولەمای میلەت، بەشی دووهەمیان پیان ئەوترێت عولەمای دەوڵەت، بەشی سێهەمیان پیان ئەوترێت عولەما و ناس. جا شرۆڤەیان دەکات عولەمای میلەت کامەیە؟ ئەوەیە کە حکم فتوا قسەکانی هەمووی لەسەر مەسادیری کتاب و سنە. ئەوە ئومێ دەکەین ئینشاءڵڵا ئێمە و هەموو زانایانیش لە ڕێزی ئەو عولەمای میلا بین. عولەمای دەوڵەش کە ئەمڕۆ زۆرێک لە دەوڵەت و ئەتوانین بڵێن بە تاریخی مێژووی مرۆڤایەتی هەمیشە زانایان ئەوانەی کەوا ملیان نەداوە بۆ دەسەڵات هەمیشە ڕاپێکی زیندانەکان کراون، یان پەراوێز خراون، یان ئیغتیال کراون. و ئەوەش مێژوو سەلماندوویەتی لەبەر ئەوەی حکام هەمیشە ئیشی لەسەر ئەوە کردووە کە زانا چۆن فتوا و ڕێگەی بۆ خۆش بکات بۆ دەستبەردارکردنی زوڵم و تاوانەکانی و شاردنەوەی هەندێک لە کار و کردەوەکانیش. عولەمای سێهەم کە ئیبن عوثەیمین ڕەحمەتی خی گەورەی لەسەر بێ ئەفەرمێت پیان ئەوترێ عولەمای خەڵک، واتە هەندێک خەڵک بە ناوی زانایانەوە تەنها بە ڕەسم زانان، ئەوانە ئەکەونە شوێن خەڵک، شوێن چینێک، شوێن چینێکی دەوڵەمەند، شوێن چینێکی دەسەڵاتدار یا دەستڕۆیشتوو بە مەیلی ئەوان وەکو کردواتنی خۆمان ئەڵێ ئەی شەرعێنن بۆیان، ئەگینا لە واقعدا ئیشەکانیان وانە. ئەگەر تەماشای ئیمامی عومەری کوڕی خەتاب بکەین ڕەحمەتی خی گەورەی لەسەر بێ فەرموویەتی بە درێژایی مێژوو سێچین ئەبنە ئەسبابی ئینهزام و داڕوخاندنی مجتەمەع و کۆمەڵگا. یەکێک لەوانە زلەتی عالمە، واتە عالم کە خۆی زەلیل بکات، عالم کە خۆی بچووک بکاتەوە، عالم مەکانەتەکەی خۆی لەدەست بدات، عالم نەزانێت چۆن قسە بکات، نەزانێت چۆن تەوجیهی کۆمەڵگا و مجتەمەع بکات، ئەو کاتە ئەبێ زەلیل بێ لە بەردەم حکامدا. ئەو کاتە یەهدم الئیسلام بزلة العالم، واتە ئیسلامیش ئەڕوخێنێت، نەک تەنها خۆی ڕوخاندووە. دووهەمیشیان ئەفەرمێت جیدالی منافقەکان، واتە زۆر خەڵکان هەن لە ناو ئەهلی عیلمدا خۆیان بە ئەهلی عیلم ئەزانن، بەڵام تەماشاکەی مناقەشە و جیدال لە بینی یەکتریە ئەکەن و بەڵگە و تەویلات لە قورئان، تەویل واتە ئینحرافات لە تەویلی قورئانە ئەکەن بۆ ئەوەی کەوا بیسەلمێنن کە ئێمە سەحیحترین و ڕاستترین و ئەساسی
وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ليلا بدن سيهميشان أئمة المضلين أواني كهيج علميان نية أفرأيت من اتخذ إلهه هواه بميلي خوي قسا أكات چۆن پێی باش بێت لەو بابەتانەوە جا ئەمە مەکانەتێکی بچووک بوو لە مەسئلەی ئەهلی علمدا کە خوای پەروەردگار و سەلەفی صالح و سەحابەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چۆن تەماشای زانایانیان کردووە. کەواتە مامۆستا بێڕۆڵکردنی زانایان ینی لەلایەن کۆمەڵگە و دەسەڵات و ئەمە تا چەند وای کردووە کە کێشەکان زیاتر بن لە کۆمەڵگەدا. وەگەوەی کە بەڕێزی پێشتر ئاماژت بۆ کرد کە چینێکیان هەیە ژێردەستەن و واتە ژێردەسەی دەسەڵاتن ئەمانە تا چەندە هۆکاربوون بۆ ئەوەی کێشە ئاڵۆزیەکانی کۆمەڵگە ئێمە زیاد بکات. ئەتوانین ئەو پرسیارەی جەنابەت لە دوو بڕگەدا وەڵام بدەینەوە. بەشێکیان ئەگەڕێتەوە بۆ پاراستنی مەکانەتی عولەما بۆ خۆی، بەشی دووهەمیان بۆ دەسەڵات ئەگەڕێتەوە، چونکە هەر کاتێک چونکە عولەما زانایان وا تعریفیان کردووە قووەتون و قودوەتون. زانا بێ قووەتی هەبێت بە قووەتی علمەکەی جێگەی خۆی ئەکاتەوە، بە قووەتی علمەکەی ئەتوانێت مەکانەتی خۆی و جێگە و پێگەی خۆی ئەگەر تەماشای مێژوو بکەین لە تاریخدا هەمیشە ئەو زانایانەی کە قووەتی علمیان هەبووە هەمیشە سەرمەشق بوون، هەمیشە دەسەڵاتیش مەمنونیان بووە، هەمیشە دەسەڵاتیش چاوەڕوانی فتوا و قسەکان و ئامۆژگاری و نەسیحەتەکانیان بووە. بەشی دووهەمیان نایشارینەوە کە دەسەڵاتی ئەم سەردەمە بە تایبەتی هەوڵی زۆر ئەدا کە غەزوی فیکری لە بینی لەسەر گەنجەکان لەسەر لاوەکانمان بکات، ئەویش لە ڕوانگەی ناشرینکردنی زانایان و لە بەرچاوی خەڵکی. چونکە یەکێک لە زانایان ئەفەرمێت ئەگەر بتەوێت کۆمەلگاکەت بەرەو دواوە ببەیت و خەڵکی لە دەوری ئەهلی علم و عولەما کۆ نەبێتەوە وەرە زانایان ناشرین بکە، صفاتی خراپیان بدەرە پاڵ. ئەگەر تەماشای ژیانی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم، یەکەم صفاتێک کە بۆ پێغەمبەری خۆیان بەکارهێنا کەلیمەی شێت بوو، کەلیمەی ساحیر بوو، کەلیمەی جادوگەر بوو، کەلیمەیەک بوو کە ئەمە ئاگای لە دنیا نییە، لە ژیانی دنیا نییە و حەزارەت و پێشکەوتنی دنیای پێ باش نییە، هەمیشە حەز ئەکا لەو شتە کۆنانەی کەوا باس بکرێت. بەڵام کاتێک کە ڕوبەڕوو ئەبێتەوە تەماشا ئەکا ئەمە یەک دنیا حەزارەت و پێشکەوتن، یەک دنیا ئامۆژگاری و نەسیحەت، یەک دنیا ڕێنمونی جوانی لە بەردەما هەیە. بۆیە زانایان ئەفەرمون ڕەحمەتی خۆیان لەسەر بێت عولەما هەم ئەبێت ڕێنمایی کار بێت بۆ دەسەڵاتیش و بۆ خەڵکیش، ئامۆژگاریکەر و واعظ بێت بۆ خەڵکیش، و لە لایەکی تریشۆ قودوە بێت، ئەبێ ڕابەر بێت، ئەبێ ڕابەرایەتی کۆمەلگا و مجتەمع بکات بە دەوڵەتیشۆ، ئەبێت دەوڵەت ئینتیزاری ڕاو بۆ چوونەکانی زانایان بکات کە چۆن دەوڵەت بەرەو پێش ئەچێت. زۆر باش مامۆستا، حکمت و دانایی لە کاری پێغەمبەران و زانایان یەکێکە لەوانەی کە خوای گەورە تەنانەت لە قورئانی پیرۆزیشدا فەرمانی بە پێغەمبەرەکەمان کردووە صلی الله علیه و سلم، تەنانەت بە موسا و هارونیش فەرمان کە ئەیان نێرێ بۆ لای فیرعەون بە زمانێکی لەین و نەرمونیان بۆ ئەوەی زیاتر یاخی نەبێت. زۆر جار لە کۆمەڵگەی ئێمەدا کۆمەڵێ زانا و معەممەمە بینین کە بە زمانێکی زۆر ڕق و تند بەرامبەر بە خراپەکارەکانی کۆمەلگا وەستنەوە زیاتر وەکو چۆن خوا فەرمی با فیرعەون یاخی نەبێ، ئەمان خەڵکێکی هەیە بەرامبەر بە ئاین زیاتر یاخی و دژ و دڵپڕلەقی نەبێ. هەر بۆونە لە چەند ڕۆژی ڕابردوودا زانایەکی ئاینی بەرامبەر بە پیاوێکە بە ژنەکەی بە سفوری دەچێتە دەرەوە قسەیەکی زۆر نەشیاوەکە، وە لە چەند مانگی ڕابردووشدا بەرامبەر بە هونەرمەندێکی ئافرەت وشەیەکی زۆر خراپتر بەکارێنێ. ئایا زانای ئاینی لە بەرامبەر خراپەی کۆمەڵگەکە ئەگەر خراپیش بێت دەبێت ڕۆڵی ئەوە بەو شێوەیە تونند و تیژ و زمانی زبر و قسەی نەشیاو بکە؟ بەڵێ، ئەسڵەکەی ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەوەی کە ئیشی زانا چییە، مهمەی زانا چییە، و ئەو فەرمانەی کە لەسەر زانایە و ئەو واجبەی کە لەسەر عولەمای دینە ئەبێت چی بێ لەناو کۆمەڵگادا. یەکەمیان بریتیە لە الدعوة والتبلیغ، يتلو عليهم، چونکە ئەمانە ئیشی پێغەمبەران ئەکەن. لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا يتلو عليهم آياته. یەکەمیان بریتیە لە گەیاندنی دینی خوا. ئەم دعوەیە شۆن ئەبێت؟ ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة. ئەم گەیاندنە بە زبانی زبر نابێت، بە تەشهیرکردن نابێت،
ئەی بەچی ئەگەر تەماشا بکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ماوەی 10 ساڵی ڕەبەق لە مەکەی مکەڕەمە زیاتر لە 10 ساڵ واتە 13 ساڵیش بانگەوازی ئەکرد بۆ لای بتپەرستەکان نەی ئەفەرموو ئێوە ئەمانە بتن هیچ ئەمانە دارن ئەمانە بەردن واتە بەم تعبیراتانیش کە لە حەقیقەتی شاوا بوو پێی نەئەوتن ئەیوت وەرن ئێوە عیبادەت بۆ خوای پەروەردگار بکەن ئەم خواوەندانەی خۆتان لابن واتە هێشتا حورمەتی بۆ بەرد و دار و خواوەندەکانی ئەوان بتەکانی ئەوان دائەنا لە کاتێکیشە خوای پەروەردگار وا ئەفەرمێت لا تسبوا الله واتە جنێو مەدەن بە خواکانی ئەوان بە ئەوانی ژنێو نەدەن بە خوای تۆ ئەی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام کەوابوو ئیشی یەکەمی زانایان ئیشی پێغەمبەرانە کە بریتە لە دەعوە و لە گەیاندن وەکو جەنابەت ئیشارەت بۆ کرد کە خوای پەروەردگار بە موسا پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ بچن ئامۆژگاری کێ بکەن فیرعەون دەسەڵاتداری ئەو سەردەمە خوای ئەو سەردەمە کە ئەیوت ئەنە ڕەبکم الأعلى هیچی نەهێشت بوویەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا فقولوا له قولا لينا لعله يتذكر أو يخشى يعني بقسەیەکی نەرمونیان قسەی لەگەڵا بکەن بەڕق لەگەڵ یان مەدوێن حرمەتی بگرن ڕێزی بگرن ئەگەر تەماشا بکەی لە مێژووی ئیسلامیشدا ئەفەرمێت ئەگەر هەر دەسەڵاتدارێکیش لە کاتی فتوحاتی ئیسلامیە کەوتە ژێر فەرمانڕەوای موسڵمانانەوە ڕێز و کەرامەتی ئەو دەسەڵاتدارە بگرن وەکو چۆن پێغەمبەری بەرامبەر بە ئەبوو سوفیان کردی لە وەکو چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەرامبەر بە ئەبوو سوفیان و بەرامبەر بە عەکرەمە و بەرامبەر بە زۆرێک لەو خەڵکانی کە خراپەشیان بەرامبەر بە پێغەمبەری خوا کرد لە بەرامبەر بە هێند کە جەرگ و هەناوی مامی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وەسەلام دەرهێنا و خواردیشی بەڵام کاتێکەوە فەتحی مەکە دەکرێت عفواتی بۆ دەردەکات لێبوردەی گشتی بۆ دەردەکات دەفەرمێ لا تەثریبە عەلەیکم اليوم ئەمە ڕۆژی تۆڵەکردنەوە نیە فەرموو زۆر باشە کەواتە ئاستی مامۆستایانی ئێمە لە چه ئاستێکدا لە شێوازی گەیاندنی ئاینی ئیسلام بە هاوڵاتیانە خود بانگەوازکردنی خەڵکی بۆ ئاینی ئیسلام چونکە هەندێک تاکە بینین بەڕاستی دەڵێت کە هەندێک مامۆستا ئاینی هەیە ئومێد بەخشە زۆر کاریگەرم بە وتارەکانی بەڵام هەندێک مامۆستاش هەیە کە ئاینەکە بە جۆرێکە گەیەنێک کە خەڵکی نائومێد دەکات بەوەی کە میتر یانی تەوبە بکات لەوانەیە کەسێکە بێت کە تاوانێکی زۆری کردبێت مامۆستایەک وای لێ بکات کە ئەسڵان هیچ لێخۆشبوونێکی نەبێت بەڵام مامۆستای واشمان هەیە کە ئەوەندە بە جوانی گەێنێت کە ئومێد بەخشە بەو کەسە کەواتە ئاسی مامۆستایانی ئەمە واجبەکان زۆرن لەسەر زانایان بەرامبەر بە مجتەمع یەکێک لەوانە بریتیە لە صالحیەت و مصلحیەت واتە مرۆڤ بە گشتی ساڵحن هەموو مرۆڤێک فیترەتی صالحیەتی تێدا هەیە فیترەتی چاکیەتی تێدا هەیە بەڵام هەموو کەس ناتوانێت مصلح بێت هەموو کەس ناتوانێت چاکساز بێت ئیمامی مالک ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێت ئەفەرمێت بەو هەموو عیلمەیەوە کە ئیمامی مالک کە فەرمودەکانی پێغەمبەری خوای لە کتێبێکدا بە ناوی ئەلموەطە کۆ کردوێتەوە 10,000 سەحا حەدیثی تێدا هەیە ئەفەرمێ هەتا 7 کەس لە ئەهلی عیلم پێیان نەوتم تۆ ئیتر شایەنی هەرگیز ئامادە نەبووم یعنی ئەو جورئەتەم بە خۆم نەئەدا من فتوا بۆ خەڵکی دەربکەم یان حتا ئامۆژگاری خەڵکیش بکەم ئیمامی شافعی ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێت لە تەمەنی 15 ساڵدا لە کاتێکە کە لە بەغدادە لەو عاسیمەی کە ئەمڕۆ بووەتە ئەو شڵەژاوی و فەوزاییکەوە بۆی دروست بووە کە ئەو سەردەمانە پیان ئەوترا مەدینەة العلم مەدینەة السەلام ئەمڕۆ بووە بە مەدینەة الحەرب ئەوە بۆ لەبەر ئەوەی ئەهلی عیلم ئەهلی زانای مصلحی تێدا نیە زانای زۆری تێدا هەیە بەڵام مصلحەکان تەماشاکەی هەمویان یان شەهید کراون یان دەرکراون یان لە سوچی زیندانەکانان و یاخود ئیعتیبارێکی وایان بۆ دانانرێت بەڵکو خەڵکانی نەزان ئەمڕۆ کار لەسەر خەڵکی دەکات جا زانایان ئەوەی کە واجبە لەسەریان کە چۆن هەڵس و کەوت لەگەڵ مجتەمەعا بکەن یەکێک لەو بابەتانە بریتیە لە نەسیحەت و ئامۆژگاریەکانیان یەکێک لەوانە بریتیە لە مینبەرەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چونکە ئەو مینبەرە تایبەت نییە بە شەخسی ئەو کەسەوە ئەوە تایبەتە بە عامی خەڵکیەوە ئەوە مینبەری پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام دەبێت تۆ بیپارێزیت پاراستنی پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وەسەلام چۆنە نابێ ئینسان ئیشێک کارێک بکات کە خۆیشی و دینەکەیشی لە بەرامبەر ئەوە کە نازانێت چۆن بیگەیەنێت ناشرین بکات بەڵکو دەبێت ئەو کردار و ڕەفتارانە پیشانی خەڵکی بدات چونکە خۆی گەورەوەمان پێ فەرمێت ئەمڕۆ گەورەترین مشکلەی زانایان ئەمەیە کە تەنها قسەمان هەیە عەمەلمان کەمە بەعام
مسلمانان بەگشتی ئەمڕۆ لە شەرقی ئەوسەددا ئەگەر بچیت مێژوویان بخوێنیتەوە ئەگەر دیراسەی واقعی ئەمڕۆیان بکەیت ئەگەر بەحس و باسەکانی ئەمڕۆیان هەمووی لێک بدەیتەوە هەمووی شتی جوانی زۆری تێدا هەیە بەڵام ئەی بۆ نابێتە عەمەل کەواتە توانین بڵێن زانایانی ئاینی ئێمە هەمویان وەکو یەکوان یاخودا هیچ زانایەکی ئاینیمان هەیە کە جێگرەوەی پێغەمبەران بێت جێگەی پێغەمبەرانی گرتی بێتەوە هەموو زانایان ئەتوانن وابن ئەمما هەندێک حاڵەت هەیە ئەگونجێت لایەن بدات وەکو عەرزم کردی بەشێک لەوانە زوعفی خۆی بەشێک لەوانە کەم عیلمی و کەم تەجاروبی و دەرفەتەکان کە بۆ خۆی ڕەخساوە من وەکو با بڵێن مامۆستایە کە ئیمام و خەتیبم لە شوێنێکدا پێم باشە زانایان ئەوەی کە ئەهلی خەتابە بێت هەتاوەکو تەجاروبی هەتاوەکو عیلمی هەتاوەکو تەمەنی نەگاتە ئاستێک کە شارەزایی تەواوی هەبێت لە عیلمی مەقاسدا واتە مەقاسیدی شەریعە و عیلمی مەئالە واتە عیلمی مەقاسیدی شەریعە بزانێ ئەم ئایەتە ئەم فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ چ کاتێک هاتووە چ کاتێک وتوویەتی چ کاتێک پێویست بووە نمونەیەکی بچووکتان پێ دەڵێم کە ئێستاش ئەوە مشکلەیەکی گەورەیە لەناو عالەمی ئیسلامیدا کە ئەڵێن خەلیفەی موسڵمانان ئیلا هەر ئەبێت عەرەب بێت ئیلا هەر ئەبێت قوڕەیشی بێت ئیلا هەر ئەبێت خەڵکی مەککە بێت ئەمانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەزان لە چ کاتێکا باسی کرد تەنها بۆ ئەو زەمەنە بوو ئەو کاتە بوو کە لە دوای غەزای حونەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فەتحی مەککە گەڕایەوە بۆ مەدینە ویستی والیەک بۆ مەککەدا بنێت ئەیزانی لە ناو مەککەدا چەندەها تائیفە و عەشیرەت هەن تەنها عەشیرەتێکیان توانای دەسەڵاتی زیاتری هەبوو بەسەر ئەوانی ترا هەمویان بەگوێیان نەکرد خۆ خەڵکی باشتر لەولا هەبوو بەڵام لەبەر ئەوەی کە ئەمانی تر بەگوێی بکەن هەڵسا فەرمووی با ئەو کەسەی کە ئەبێت بە والی لەم شوێنەدا با قوڕەیشی بێت با حتا تائیفەی مەناف بێت و حتا مەکەیی بێت واتە خەڵکانی دەرەوەی شاری مەکە نەبن بۆی هەمووی بەگوێ بکەن زۆر زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلا عەبدوڵڵا حەمامڕاد زانایانی سپاس بۆ بەڕێزتان کە میوانی یەکەمی تەوەری بەرنامەکەمان بووی سپاس بۆ بەڕێزتان سپاسانەکەم و خوا جزاتان باسی خۆشەویستان ناوبڕێکی کورد وەرەگرین و لە دوای ناوبڕەکە درێژە بە کۆی بڕگە و بابەتەکانی دیکەمان لە پەیامی ڕۆژ دەدەین. تەوەری دومی بەرنامەکەمان قسەکردن لە سەرنجامی تیر و پشکی سەفەری حەجی ئەم ساڵ کە لە هەفتەی ڕابردوودا بەڕێوەبەرایەتی حەج و عومرەی هەرێمی کوردستان تیر و پشکی بۆ تەواوی ئەو ناوە تۆمارکرا و فۆرمە تۆمارکراوانە کرد کە بەنیازن ئەم ساڵ سەفەری پیرۆزی حەج بکەن نزیکەی 85,000 کەس فۆرمەکەیان پڕ کردوتەوە و لەو ڕێژەیەش تەنها ڕێژەیەکی کەم ناویان دەرچووە. بێگومان یەکێک لەو قسانەی کە ئێمە ئەمڕۆ ئەمانەی باسی لێوە بکەین یەکێک لەو سەرنجانە کە باسی لێوە دەکەین مەسەلەی وەرگرتنی 50,000 دینارە بۆ هەر فۆرمێک کە هەر کەسێک ویستویەتی ناوی لە تیر و پشکەکەدا دەربچێ بۆ سەفەری پیرۆزی حەج بەڵام ڕێژەیەکی زۆر کە ناوی دەرنەچووە بۆچی ینی لە بەرامبەر هەر کەسێکدا بڕەپارەیەکی زۆر کە نزیکەی 50,000 دینارە وەربگیرە. بێگومان هاوڵاتی لە هەرێمی ئێمەدا هەمیشە لەو پسوڵە و پارە بەخشینانە دەترسێکە هەر لە نەخۆشخانەیەک و لای دکتۆرێکە و هەتاوەکو معاملاتێکی خۆی لە دایرە و فەرمانەکانی هەرێمی کوردستان لێی وەردەگیرە و ناشزانێت لە بەرچی لێی وەردەگیرە. ئێمە ئەمڕۆ بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا کامەران عەلی بەڕێوەبەری حەج و عومرەی سلێمانی دەمانەوێت ڕوونکردنەوەی زیاتر و ئەنجامەکانی ئەنجامە زۆر دەقیق و وردەکانی دیکەی تیر و پشکەکە بزانین و بۆ ئێوەی عەزیز و خۆشەویستی ڕوون بکەینەوە. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. سوپاس بۆ چەناویشتان. مامۆستا سەرتا بزانین چەند فۆرم تەوزیع کراوە و چەندی پڕ کراوەتەوە و شمولی ئەوە کراوە کە بەونە تیر و پشکەکان ناوی دەرچووە بۆ حەجی پیرۆزی ئەم ساڵ. بەڵێ. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دەستخۆشیتان لێکم زۆر سوپاسانەکەم زۆر جار هەر تاکیدم لەوە کردوتەوە کە کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ پرسی حەجا زۆر جددین و هەمیشە لەسەر خەتن و زۆر سوپاسانەکەم دەستخۆشیتان لێکم. پێشەکی ئێمە با هەموو لایەکانی ڕای گشتی ئاگادار بێ کە من نە مەحامی حکوومەتم نە پاکانە و وەکڵێ پاکانەشی بۆ ئەەکەم ئەوەی کە هەیە وەکو حەقیقەت خۆی ئەڵێم
ساڵی 2016 کە ناو نووسرایەوە من ئەو کاتە ئەڵوێستی خۆم ڕاگەیان لەسەر وەرگرتنی ئەو پارە. ڕاستە من بەڕێوبەری حەج و عەمرەی سلێمانی، بەڵام هیچ مشارەکەیەکم پێ ناکرێت لەو جۆرە بڕیارانەدا کە فۆڕم چەندێ پارە بسێنین، پارە چەندێ لە هاوڵاتیان بسێنین و ئەوانە. ئەوە وەزارەت خۆی ستافێکی تایبەتی و بڕیاری لێدا و ئێمە لەگەڵ پارەیەدانی نەخێر ناوەڵا من وەکو خۆم هەر ئەو کاتەش ڕامگەیان کە ئەو پارە زۆرە ئەکرێ کەمتریش بێ و چکە بڕی تێچوونی فۆرمەکە هیچ نییە، شتێکی زۆر ڕەمزیە، ئەکرا کەمتریش بێ زۆریش کەمتر ئەو پارەیە باوە لای هاوڵاتیان ڕوون بێت. من بەستەنا لێرەدا ئەمەوێت ئەکی لەوکەم بڵێ ئێمە زیاتر لە ڕەنگە زیاتر لە 90,000 فۆرم پڕۆکرا بێت. هەموو هاوڵاتیەک فۆرم نا با بڵێ 90,000 زیاتر خەڵک ناوی چکە فۆرمی وایە 3 کەسە، ئەگە بڵێن 90 فۆرم وایە 3 کەسە نا 90,000 هاوڵاتی زیاتر بەپێ ئەوەی حسایە کە تقریبا دقیقیش نیم بڵم لە بڵم لە ئینەکە چکە لەو 3 ساڵەی ڕابردوو لە 2017 ئەو 3 ساڵە نزیکەی 70,000 کەسێکمان ڕۆیشتووە. ئەم ساڵیش تا ئێستا 5,000 ترمان اختیار کردووە. هاوڵاتیەک من خۆم و دایکم و خێزانم فۆرمێکمان پڕ کردوێتەوە، هەرسێکمان 150,000 مادا یا تەنها خاوەنی فۆرمەکە 50,000 نا هەر هاوڵاتی 50,000 هەر هاوڵاتیەک 50,000 هەر ڕێکوەکۆی جەنابن. فۆرم هەیە 2 کەسیە، فۆرم هەیە 3 کەسیە، فۆرمشەیە 1 کەسیە. باشە ئەوەی 1 کەسەکەی 50,000 دا، ئەوەی 2 کەسەکەی 100,000 داوە، وەکو ژن و مێردیان کەسێ لەگەڵ خوشکی لەگەڵ دایکی ئەوەشی 3 کەسەکەی 150,000 داوە. جا ئێمە بۆ 4 ساڵ قورعەمان کردووە، تیر و پشکمان کردووە لەو ناوانە، واتە ئەوەی 50,000 داوە چانسی 4 ساڵی هەبووە. ئەگەر دەرچوو بێ دەرچوە دەرنەچوو بێ بڕیار وایە ساڵی ئایندە ناو سەر لە نوێ بنووسرێتەوە و ئەو فۆرمانەی پێشوویە ئەو ناوانەی پێشوکە نووسراون هەمووی ڕەفزە بێتەوە. ئەو بڕۆپارێشی لێوەگرێتەوە بۆ نمونە ئێستا ئەو کەسانی کە ناویان دەرنەچوو فۆرمیشیان پڕ کردوێتەوە، چارەنووسی ئەمانە چیە بێت؟ ئەو بڕۆپارەیان بۆ ئەگەڕێنرێت؟ نەخێر هیچ بڕیارێک نییە لەسەر ئەوی پڕەبارە. ئەسڵ من حەزەکەم یەک شتان پێ بڵێم کامەران قسەش پێ بڕن. ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوودا باسمان بۆ منە لە مەسەلەی نەوت کرد. حکومەتی عێراقی بە 33,000 داتە حکومەتی هەرێم بۆ نمونە، 3,000ش بۆ خاوەن تەنکەر و کۆمەڵێشتی دیکە کاتە 36,000 بەڵام 46 لە وڵاتی وەرەگیرێ لە هەر بەرمیل نەوتێکات 10,000 نازیوات. 90,000 فۆرم تەنانەت ئەگەر 1 کەسیش بن 12 لە 2 کەسی بێن ئەکاتە 4 ملیار و 500 ملیۆن دیناری عێراقی. ئەم ڕێژەیە بۆیانی ئەمە هاوڵاتی نابێت بپرسێکە فۆرمێک هەرێگە بۆ نەگە ئیسنساغێکی بکایان بوون و کۆمەڵی زانیاری داتای خۆی پڕکردێتەوە بۆچی حکومەت 4 ملیار و 500 ملیۆن دینار لە هاوڵاتیەکانی خۆی وەرگرت. بارەکەڵڵا ئەو پرسیارە پرسیاری هەموومانە، بەڵام ئێمە بە واقعیانەش بیر بکەینەوە. یەکشت یەکەم ئەو پارانەی کەوا بە شێوازی جیاواز لە خەڵک وەرەگیرێ هەل لە زەریبەوە بگرە هەتاوەکو غرامە هەتاوەکو تاپۆ هەتاوەکو زۆر مەسائیلی ئیجازەی سایقی کە تازەیەکەیتەوە سیارەکە تەحویلەکەی، یعنی ئەمانە هەمویان 2 بەرامبەر و 3 بەرامبەر و 4 بەرامبەر بوونەتەوە بە جۆرێکی نوانەیە خەیاڵیەکەڵێ ئەو عەرزە کە تاپۆ بکرێ، ینی سەر و دەفتەری پێویستە لە هەردێ شارە بۆی عەرزێک تاپۆ بکرێ لەسەر خاوەنەکەی. باشە لەبەر ئەوە بەڕاستی ئەم پارانە هەمووی جێگەی ئیشکالە، هەمووی جێگەی ئیشکالە بیمافیهی ئەوەی حاجیش. باشە بەڵام کی ئەرکی کێ ئەم لێپەرچینەوە لێپێچینەوە بکات؟ ئەرکی پەرلەمانی کوردستانە، بە تایبەتی بە خصوصی مەسئلەی حەج ئەرکی لیژنەی ئەوقافە لە کاروباری ئاینی لە پەرلەمانی کوردستان. ئەوانە مەسەلەن بۆ نمونە لێپێچینەوە لە ڕێژەی ئەم پارە بکەن. ئایا بڕی ئەو پارە زۆر نییە بۆچی ئەبێ ئەو بڕەبێ لە هەمووی ئەوە تر؟ ئەمەش مهمە بۆ خۆی. پارەکە بۆ کوێ ئەڕوا؟ ئەخر ئەمەش قەزەیەکە. من وەکو ساڵی ڕابردوو ئێمە
زۆر درەنگ کاتی حەجە توجارێکە کە هات زۆر هیچ حەلێکی ترمان لە بەرزانە بوو جگە بە توجاریکردن نەبێ چکە هیچ مەجالێ نەماوە بۆ تیر و پشک ئەوەنە کاتەکە درەنگ بوو دوای کە ئەوە تەبان لە پەرلەمانی کوردستان دەستەی نەزاهات تەلەفۆنیان بۆ کردم و کۆمەڵە شوێنجیاتی ترتم بابە ئێوە لەوە مەپرسن پارە چەنێ لە وڵاتێک چکە کابرا بە ڕەغبەتی خۆی دێ دەفتەرێک شەدا بەگەڵی ئێمە بە 63 وەرەقە بوو ئامادە بوو ئەگەر ئێمە بە 63 وەرەقەکە بمانەکەدایە لە کۆمپانیەکانی تر بە 85 وەرەقە و بەنەوە وەرەقە خەڵکە ڕێ هەبوو بە دەفتەر لەگەڵم بەشەتە ژیانی کولەمەرگیشیان هەبوو لەوێ کە هاتنە سعودێ ئەوانەی کە لە ڕێگەی کۆمپانیا ئەهلیەکان و هاتن دەی وتم ئێوە وەرم بپرسن لەوەی کەەوە ئەم پارەی کە لەمە زیادە بۆ کوێ ڕوا ئێوە متابعی پارەکە بکەن باشە ئەگەر تۆ لێرە پارە لە غرامەی سیارە وەرەگری لە تەحویلی سیارە وەرەگری لە تاپۆ وەرەگری لە چی و چی وەرەگری دوایی ئەگەر بزانی ئەچێتە جێگایەکی ئەمینە و جارێکی تر بە منفعەتی خەڵکو و چینی منکوب و هەژار و مۆزەفین و کارمەند و بەتاڵە و کورە ئەوە سەرفەکرێ یان بۆ خزمەت گوزاری ئەمە زۆر شتێکی باشە تا ڕادەیەک یعنی هینەکە بە جۆرێکی تر دێتەوە یعنی لە باخەڵێک تۆ ڕۆ دێتەوە باخەڵێکی تر ئەو شخصەی کە خۆی و دایک و خێزانی 150,000یان لە فۆرمەکەەوە داوەتە بەڕێبەرایەتی حەج و عومرە بۆ نمونە ئایا ساڵێکی دیکە لە تیر و پشکا هیچ ئەولەویات و لە پێشینەیەکیان هەیە یا بۆم بەڵێ دووبار ئەگەر هەشیان بێ بپارە بنەوەیان نەخێر بە هیچ شێوازێ هیچ با بڵین ئەولەویاتێکیان پێ حسابیان بۆ کرێت کە ساڵێکی تر دەزانن ئەمە ئەوە دووش ئالێتی نووسینی ناوەکان بڕی پارەکە لە کاتی نووسینی ناوە دیاریەکرێ ئەمەش مهمە ئەو کاتە پەرلەمانی کوردستان لەسەر خەت بێ ساڵی ئایندەی من ناوە نووسینەوە ئالێتەکەش ئەگۆڕین ئالێتەکە ئەمجارە بێ بە ئالێتی ئۆنلاین ئۆنلاین یعنی چی یعنی چەند کەس بنووسێ ناو نافەوتێ ببوورە مامۆستا بۆچی ناو ئەنووسنەوە لە کاتێکا کە چەنەها خەڵک لەی ئەوە کە چەند ساڵە هەیە لە 2002 ناوی نووسیوە چەند ساڵە ناوی نووسیە ناوی دەرناچێت لەم تیر و پشکەیە ئەم ساڵیش بڕیادراوەکە لە 2007ەوە تیر و پشک دەکرێت کەواتە ئەم هەموو ناوە نووسراوە چەند ساڵە چاوەڕێن ئێوە بۆ ناوی دیکە ئەنووسن جارێ هەوڵ بن کە ئەمانە بەڕێکن اینجا بڕیاری ناوی نووسینی تازە بدەنەوە بەڵێ شادی خان طبعا ئێمە ئێستا نزیکەی 67,000 کەس ماوە ئەم 67,000 ئەگەر هەموو ساڵێکیش بە معدەلی 6,000 کەس بنێرین تۆ بڵێ 6,000 بەشی 11,000 کەس ماوە 11 ساڵی تر بەشی 11 ساڵی تر ماوە ئەم 11 ساڵە هەموو ئەوانی کە ناویان نەنووسی و فرسەت و دەرفەتیان نەبووە لە کاتی 2016 ناو بنووسن خەڵکێکی زۆر ئێستا هەڵی پێچاوین کاکە بۆ ناو نانووسنەوە چکە ئێمەش حەقی مافی ئەومانەیەکەوە ناو بنووسینەوە باشە جا لەبەر ئەوە سەر لە نوێجارێک ناشکرێ بڵێ کاکە ئەوان بە هەم ناویش بنووسێت و ناوە کۆنەکانیش حساب کرێتەوە چکە ئەو کاتە ئەوەشی ناوی نووسی و هەم دووبارە ناوە نووسێتەوە کۆنتڕۆڵ ناکرێ لەبەرەوە بە عادەتی شوا هەیە ناومانە هەر کاتێ ناو بنووسرێتەوە ناوی پێشووتر لەغوە بێتەوە ناوی پێشتر هەموو لەغوە بێتەوە هەلێک و دەرفەتێک ئەدرێ بە هەموو ئەوانەی کە ئێستا ڕەغبەتیان لە ناو نووسینەوە هەیە وەکو باسم کە سیستەمەکە بێ بە سیستەمی ئۆنلاین ئەم سیستەمی ئۆنلاینە وەکو وڵاتانی دراوسێ وڵاتە پێشکەوتەکانی تری وەکو مالیزیا و وەکو ئەندەنووسیا ئەوانە ئەم سیستەمە سیستەمێکی ئەوەیەکەوە حەقی کەس نافەوتێ پارەیەک ئەدەی پارەکە دوو جۆرە من پێشنیارمان کردو ئێستا لە حکوومەتی عێراق بۆ بە ئەم زانیارێشە بێ من ئەم شەو لەگەڵ باڵێن لەگەڵ جێگری بەڕێوەری حەج و عەمرەی پارێزگای کەرکووک قسەم کرد وتی ئێمە مامۆستا بۆ 4 ساڵ ناوە نووسین بۆ 4 ساڵ هەموو نەفرێکە فۆرمەکەی دەینێ 50,000 لیەسێنی 25,000 عەفوو 25,000 لیەسێنی بۆ 4 ساڵ بەڵام کە ناوی دەرچوو 2 ملیۆن لیەسێنی حکومەت هێرێمی کوردستان ئەم 2 ملیۆن نوێشی نەسەندووە نەوانش کە ناویان دەرچوو
67,000 کەس ناوی دەرنەچووە دەکاتە 3,350,000,000 دینار. باش ئەم پارەیە جەنابەت وەکو بەڕێوەبەری حەج و عومرە من هاتوو معاملاتم کردووە لە بەڕێوەبەراتەکەی تۆ پارەکەم تەسلیم کردووە تۆ تەسلیمی کێت کردووە تۆ یەک دەڵێ من وەکو بەڕێوەبەری حەج و عومرە ئاگام لەمە نییە ڕۆڵم نییە لەوەی کە پارەکە من پێم حەزم کردو کە ئەو ئاوان نەبێ پەرلەمان ئاگای لێ نیە وەزارەتی ئەوقاف ئەم پارەیە لای مامۆستا کامەران عەلیەوە دەدرێتە دەست کێ بۆ نمونە یەکسەر دەدرێتە بانقی TBI ڕقم حسابی وەزارەتی ئەوقافە یەکسەر دەچێتە سەر ڕقم حسابەکە وەزارەتی ئەوقاف کەسانی تر کە ناویان دەرچووە 50,000ەکە تەنها وەکو هەر بۆ فۆرمەکە بۆ ناونووسینەکەی ئەینا هیچی ئەوەی بۆی دەرچووە هیچ معاملاتێکی تر بکات لەسەر 50,000 هیچ وەکۆڵێ هیچ پەیوەندیەکی نییە هیچ پەیوەندیەکی نییە کە ئەڵێ ئەوە نرخی حەجمان دیاری کرد 42 گەڵا 4,200 دلار ناڵێن کاکە تۆ 50,000ەکە بۆ ئەگەڕێتەوە لەبەرەوەی کە 50,000 داوە کاتی خۆی بۆ فۆرمەکە نەبوو ئەوە نەبوو ئەوەشی کە ناوی دەرەچێ بەڵام ئەزانین با من یەک عەرز جەنابتان بکەم لە ساڵی 2016 کە ئێمە ناومان نووسیەوە بڕواکەن یعنی لە مزگەوتی عەبدوڵڵا لوتفی و لە مزگەوتی شێخ فەرید ناومان نووسی لە هەر مزگەوتێ نزیکەی 10 زیاتر بە متعاهیدەکان و بە کارمەندەکانەوە 10 زیاتر مێزی ناونووسینەوە هەبووە باشە مۆزەفمان تەرخان کردو بۆ نووسینەوەی ناو هێشتر ینی ئەو عالەمە نییە خەریک و دەرگای مزگەوتەکانیان دەرهێنا من بۆ خۆم چوومەتە سەر بەرمیلێک قسم بۆ خەڵک کردووە شەڕ بوو هەرا بوو پەلاماردان خەریک و دەرگای پەنجەرەکانیان دەرهێنا ئەموو بەڕێزەکانم هەر لەسەرتم بەڕێزەکانم ئەمە ئێوە پارە حکومەت پارەتان لێسێنێ ئێتێک حکومەت پارەی بکەوێتە بەردەست بەخوا هەتا یەک مانگتر ناوتان بۆ نووسێ ئەو شەڕەشەقەی بۆ چییە یەکێ نەفرێ لە ناو حاجەکانەوە کاتە هەی ئەمەی سەرای ئازادی نییە غەڵەت نەکەی بەرامبەر بە حکومەت بەخوا حەزەکەم بزانی 100 دۆلاریشیان لێ بسێنیت هەر ئەو ئیزدیحام و قەرباڵخێشی بۆکەن دوو ئەوەی تریش ناوە نووسێتەوە باشە کابرا ئەو کاتە دێناوەکە ئەنووسێ پێیشی ئەڵێڵی کاکە خۆیشی ئەزانێ بە پێی تەجروبەی پێشووتر ئەم ناوانە کە نووساون هەریان 3 ساڵ بوویان 4 ساڵ بۆ پڕگی 5 ساڵ بووە سووریش ئەزانێ ئەم 100,000 کەس خۆی نووسیوە 25,000 کەسی ڕوا لە 175 ڕوا تۆ بێ ئەدا بنێ لە 175 کە ناڕوا یەکێکیان جەنابی مامۆستا زۆر بە کورتی بزانین نرخی حەجی ئەمساڵ چی تجاری بێت بە ئەوەی بە شێوەیەکی گشتی بێت چەنە و ئەبێ هاوڵاتیان کەی دەست بە ڕایکردنی مامەڵەکانیان بکەن سەبارەت بە ئەم حەجە گشتی ئێستاکە هیچ نرخێکمان بۆ ناتوە چونکە نرخ حکومەتی عێراق دیاریەکە و وەفدی حکومەتی عێراق تا ئێستاکە لە سعودیە لەگەڵ یەکلابوونەوەی وردەکاری شتەکاندا تەخمینی یەکسەر سعرەکەیەکەن کە تەخمینی سعرەکەیان کرد کە هاتنەوە سعرەکە ڕائەکەن ئیتر کە ئەوان سعرەکەیان ڕاگەیان ئێمەش یەکسەر ڕایگەین بۆ هاوڵاتیان دەستەکەین بە ڕایکردنی مامەڵەکانیان ئەمە بە نیسبەتەوە ئەوەی کە من پێشبینی ئەەکەم ئێمە 4,200 دلارمان وەرگرتوواتە 42 گەڵا ئەم 42 گەڵاوە بۆ سەر زمان خۆشتە خەڵک سوترەوەیەکە 42 گەڵامان وەرگرتووە ئەوەی کە من ئاگادارم هیچ کاتێک سعودیە بۆ حەج فیزای پارەی وەرنەگرتووە ئەمساڵ کردوێت 80 دلار وەرەگرێ ئەمە یەکسەر حساب کە 80 دلارەکە عفو 80 دلارەکە چێتە سەر 42 ئەمە بوو بە 42 بۆ هین بۆ تەمین سەحی واتە ئەم حاجیانە کەچنە سعودیە کەم تا زۆر ئیشانەکەوێتە خەستەخانەکان و نەخۆش و عیلاج و هەر لە عملیاتی جەڵدەوە بگرە حتا کۆمەڵی عیلاجی تری سەرەتایی ئەمە بۆ تەمین سەحی 50 دلاریان داناوە کەوا بوو 130 دلار زیادی کردووە تایسا نەبووە ئەمە 130 دلاریان دانا بەس سعودی ئەوەی کە من پێشبینیەکەم جارێ ئەمە چووە 43 گەڵا و 30 دلار ئەتیان لەوە چێ لە ئەوان لەوە چێ سلوسەکە بکەم بە بڵێن 43.5 بیکەم بە 43.5 باشە 43,050 دلارەوە شتێکیاوە بەرزیەکەنەوەتر لەوە چ عوزرە شەڕیەکەمان لەسەر نامێنێ بۆ سەردەمیە نایترەوەیە ئەوەی کە واجب الحەج نییە قیچێکە بە خۆ ئەوەی کە پارەی نەبێ واجب الحەج کۆمەڵێ داتا و ڕوونکردنەوە و زانیاری و کۆڵێ بێت تاوانی تۆشمان گەیاند بە
بینەرانمان بە ئومێدیەوە ئینشاءڵڵا خوای گەورە پیرۆزی کالەوانی کەنایان دەرچووەوە اللهم آمین زۆر زۆر سپاس دەکەین سپاس بۆ بەڕێز مامۆستا کامرانی بەڕێوەبەری حەج و عومرەی سلێمانی زۆر سپاس بۆ جەناب بیشتان زۆر سپاس لە چەند ڕۆژی ڕابردوودا هەفتەی ڕابردوو پارکێکی مۆدێرن و جوان و ڕازاوە لە پارێزگای سلێمانی بە ناوی پارکی مەولانە وەکو ئاماژەیە بۆ مەولانای ڕۆمی گەورەی شاعیری ئیسلام کرایەوە. بەر لەوەی کە ئێمە تەوەری سێمی بەرنامەکەمان بە قسەکردن لەسەر پارکەکە تەرخان کردووە، بەڵام راپۆرتێکمان لەو بارەیەوە ئامادەیە با پێکەوە بینە راپۆرتەکە بین و پاشتر قسە لەسەر پارکەکەش دەکەین. جێبەجێکردنی بەشی سەوزایی پرۆژەوە بەرهێنەرەکان گەرچی پابەندبوونێکی وە بەرهێنەرەکانە، بەڵام تیمەنێکی جوان و ناوازەش دەبەخشێتە شارەکان. بە گوێرەی زانیاریەکان زۆرن ئەو پرۆژەوە بەرهێنەرانەی کەم و کورتیان لە جێبەجێکردنی بەشی سەوزایی پرۆژەکەیان هەیە و لێپرسینەوەشیان لەگەڵدا ناکرێت. لە تازەترین پرۆژەدا گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە لە سەر ڕووبەری 132,000 مەتر دووجا و تێچووی 12 ملیار دینار سەوزایی پرۆژەی فامیلی مۆڵی جێبەجێ کرد و پارکێکی نمونەی بەناوی پارکی مەولاناوە کردەوە. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ پارکی مەولانامان کردەوە لە تەنیشت فامیلی مۆڵ لە شاری سلێمانی کە یەکێکە لە پارکە مۆدێرن و ناوازە و شایستەکانی شاری سلێمانی. پارکەکە لەلایەن فامیلی مۆڵ و گروپی کۆمپانیەکانی هەڵەبجەوە دروست کراوە، پێشکەش بە حکوومەتی هەرێم کراوە لەسەر ڕووبەری 132,000 مەتر دووجا و بە تێچووی 12 ملیار دینار و ڕووبەری سەوزایەکەی بریتیە لە 97,000 مەتر دووجا. چەندین خزمەتگوزاری وەکو ئاودان، وەکو شەتڵگە، وەکو درەختی جۆرا و جۆر، وەکو شوێنی وەرزشکردن، وەکو خزمەتگوزاری دیکە لەم پارکەدا نەخشێنراوە و هاوتایە بە تەواوی خزمەتگوزارەکانی ئەو پارکانەی لە تەواوی جیهانە کاری بۆ کراوە. پارکەکە نەک لەسەر ئاستی سلێمانی کوردستان بەڵکو لەسەر ئاستی جیهانیش بێگومان ناوازەیە. لە چاندنی نەمامێکەوە بیگرە لەلایەن هاوڵاتیەکی ئاساییەوە تا ئەو ڕێژە سەوزایی وەک ئەرک و واجباتی وە بەرهێنەرەکان بەسەریاندا دەسەپێنن، یان پرۆژەیەکی تایبەتی حکومی بێت دوجار زۆربوونی ڕێژەی سەوزایی ئاسوودەی دەبەخشێتە تاک و ئاوەدانیش بە شار و کۆمەڵگا. پارکی مەولانە پرۆژەیەکی ژینگەی گەشتیاریە کە گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە پێشکەشی شاری سلێمانی کردووە لەسەر ڕووبەری نزیکەی 132,000 مەتر دووجا بە دیزاینێکی ناوازە و مۆدێرن و خاوەندارەتیان پرۆژەیە گەڕێتەوە بۆ شارەوانی سلێمانی، واتە لە بەرواری ئەمڕۆوە پارکەکە بەڕووی هاوڵاتیان و گەشتیارانە کراوە بێت. جیاوازی پارکی مەولانە لەگەڵ پارکەکانی تر ئەگەڕێتەوە بۆ دیزاینەکەی. دیزایانی پارکی مەولانە و ئایدیای دیزاینەکەی ئەگەڕێتەوە بۆ سەردەمانێکی کۆنی پێشزین کە تێکەڵەیەکە لە دیزایانی ڕۆمانیەکان و یۆنانیەکان کە هەوڵدراوە دیزایانێکی تەواو ئەندازەی بە پارکەکە ببەخشێ. کاڵین دیزایانی ئەندازی مەبەستمان ئەوەیە خاڵی ناوەندە هەیە لە پرۆژەکەیە و ئایتمەکانی پرۆژەکە بە هاوجێبوونی تیشکی و تەوەری دانراون لە دەوری خاڵی سنتەر. ئەمە وای کردو شکڵێکی زۆر تایبەت ببەخشێ بە پارکی مەولانە. لە ڕووی دیزاینەوە کارپێتی پرۆژەی پارکی مەولانامانەیە کە بریتیە لە فەرشێک لە گوڵ و گوڵزار. ئەم گوڵانە گوڵی مەوسمین کە بەپێی مەوسیمەکان هەندێکیان ئەڕوێن و سەوزە بن و شکڵی خۆیان وەرەگرن. لە پاڵ ئەمانەیە کۆمەڵە شەتڵی هەمیشەیی لە کارپێتی پرۆژەکە هەیە کە لە ساڵ 12 مانگ ئەم کارپێتە شکڵ جوانەکەی خۆی لە دەست نایە. لە ڕاستیە کردنەوەی ئەم جۆرە ئیشانە بۆ جوانی شارەکەمان و بۆ خۆشی و بۆەوەی کەوا کەسێ بێتە ناو شارەکەمانە بەڕاستی دڵخۆش بێ بەوەی کەوا ئێمە وڵاتێکین احتیمام بدەین بە سەوزایی و بەدار و درەخت و بە جوانی و ڕازانەوە. ئەوە خۆی گرنگی خۆی هەیە. ئەوەی کەوا شوێنێکیش بێکەوە بتوانێت خەڵک لە ناویان ریاضە بکات و لە ناویان بتوانێت کاتێکی فەراغی خۆی بەتایبەتی ئەوانەی کە ئێستا تەقاعودن ناتوان بڕۆنن ئیش بکەن و ئەوانە بگەڕن بێنە ئەم شوێنانەوە بتوان کاتێک بەسەربرن. ڕووبەری سەوزایی پارکی مەولانە لە پشت پرۆژەی بازرگانی فامیلی مۆڵ لە سلێمانی 97,000 مەتر دووجایە و 37,000 مەتر دووجای بە چیمەنێکی فراوان داپۆشرا و 4500 درەختی جۆراجۆری تێدا چێنراوە. خاڵی جیاکەرەوەی ئەم پرۆژەیە کارپێتی سنتەری پارکەکەیە کە بە شەتڵ و گوڵ و گوڵزار نەخشێنرا و دیمەنی فەرشێک دەدا لە ناوەڕاستی پارکەکەدا. ئەم جۆرەش تا ئێستا لە کوردستاندا جێبەجێ نەکراوە. لە بەشی خزمەتگوزاریەکانی ئەم پارکە شوێنی ڕاوەستانی 200 ئۆتۆمبیل دروست کراوە و لەگەڵیشی دابوونی پانتایەکی فراوان بۆ ئەنجامدانی چالاکی وەرزشی تەرخان کراوە. دانیار نورەدین، تایبەت بە پەیامی ڕۆژ، سلێمانی.
200 ساڵێک بەر لە ئێستا مەولانە خالیدی نەقشبەندی بارگە و بنەی خۆی لە سلێمانی دەپێچێتەوە و ئەتوانین بڵێن بەوەی ململانێ ئاینی و مەزەبیەکانەوە شار بە دەرەکرێت. بەڵام تا ئێستاش ڕۆحی مەولانە لە نێو پارێزگای سلێمانیدا هەر بەردەوامە و هەر زیندووە و پارکێکی شایانیش زۆر ڕازاوە جوانیش بە ناویەوە دەکرێت. لەبارەی ئەو پارکەکە لە راپۆرتەکەتە بینیتان کە یەکێکە لە سیما زۆر جوان و ڕازاوەکانی پارێزگای سلێمانی وە لە هەفتەی ڕابردوودا بەڕووی هاوڵاتیان داکرایەوە. میوانداری زۆر بەڕێز دارەوان ڕەسوڵ بەڕێوەبەری پرۆژەی پارکی مەولانامان کردو. کاک دەروان زۆر بەخێر بێ، سپاس بۆ ئامادە زۆر سپاس بۆ دەستخۆشیشتان لە یەکەین بۆ دیمەنە جوانی کە بە هاوڵاتیانی پارێزگاکەتان بەخشی. دەپرسم لەبارەی پارکی مەولاناوە زانیاری بە بینەرانمان بدە لە ڕووبەرەکەی و هۆکاری دروستکردنەکەی و ماوەی ئەو پرۆژەکەش چەندی پێچوو. بە ناوی خۆی بەخشندەوە میهرەبان، بەیانیتان باش و سپاس بۆم دەرفەتە. پارکی مەولانە باخچێکی گشتیە کە گروپی کۆمپانیاکانی هەڵەبجە و فامیلی مۆڵی سلێمانی لەسەر ڕووبەری 132,000 مەتر دووجا بە بودجەی زیاتر لە 12 ملیار دینار. هەڵبەتە ئەم ڕقەمانی کە باسم کرد سەوزایەکانی دەوری فامیلی مۆڵیش ئەگرێتەوە. پێشکەشی شاری سلێمانی کرد کە جێبەجێکردنی پرۆژەکە لەژێر سەرپەرشتی شارەوانی سلێمانیە. بەشی پرۆژەکانی شارەوانی سلێمانی بەڕاستەوخۆی سەرپەرشتی پرۆژەکەیان کردووە لە بەرواری 20/2020 لەلایەن پارێزگاری سلێمانیەوە بەڕووی هاوڵاتیانی خۆشەویستی شاری سلێمانی و گەشتیاران ناکرایەوە. ماوەی پرۆژەکە لە کێوە دەستی پێکرد کە لە 20/2020 بەڕووی هاوڵاتیان ئەکرایەوە. ڕاستیەکەی بەپێی ئەو دەرخستە و ئەو جدوەی تایمسکێجۆڵێکی وی ئامادەکرا بوو ماوەی پرۆژەکە بریتی بوو لە 500 ڕۆژ. بەڵام بە بوونەی زروفی اقتصادی و گۆڕانکاریەکی زۆر لەم ناوچەیە وای کرد کە تۆزێت تەخیر بین لە تەواوکردنی پرۆژەکەیە. لە ساڵی 2014 دەستمان بە پرۆژەکە کرد، بەڵام تەواو بوونەکەی تەخیر بوو. کردنەوەی ئەم پارکە لەم ساتەوەختەیە چ گرنگێکی بۆ وڵاتیانی شاری سلێمانیە هەیە و ئایا تا چەند ڕێژەی سەوزایی زیاد کردووە لەم شارەدا؟ بەڕاستی بوونی هەر درەختێک هەر بستە سەوزاییەک لە هەر ناوچەیەکی دنیا نەکتەنها لە شاری سلێمانیا گرنگی تایبەتی هەیە. با بڵێن هەموو سەوزاییەک فەنکشنێکی ژینگەی هەیە کە کارەکاتە سەر ژینگە و ئاکات لەگەڵ ئینسانە حیات بەردەوام بکەن. پارکی مەولاناش بە ڕووبەری 132,000 مەتر کە ئەم 132,000 زیاتر لە 97,000 مەتر دووجای تەنها سەوزاییە. باقیەکەی تری بریتە لە ڕووبەری هارتسکەیپ. طبعا ئەم ڕووبەرە سەوزاییە بۆ شاری سلێمانی کە شاری سلێمانی خۆشبەختانە ئەتوانین بڵین یەکێکە لەو شارانەی وڵاتی عێراق کە ڕێژەیەکی باشی سەوزاییتیایە کە لە سەر و لە سا هەژدەوەیە و نزیکە لە ستانداردە جیهانیەکان. پارکی مەولاناش ئەبێت بە بەشێکی زیادە بۆ سەر سەوزایی شاری سلێمانی و بە نزیکەی ڕێژەی لە سایە 0.56 زیاد ئەکا بۆ سەر ئەم ڕێژەیە کە منیسبەتێکی زۆر باشە. زۆر باشە. باسمان لە گرنگی و بایەخی پارکەکرد بۆ سلێمانی بە لەبارەی خەسڵەت و تایبەتمەندیە جیاوازەکانی پارکەکە لەگەڵ ئێمە وەگەزانین لە پارێزگای سلێمانی کۆمەڵێ پارک و باخچەی زۆر جوانتریش جوانمان هەن، بەڵام لەوە چێ پارکی مەولانە تایبەتتر و خەسڵەتی جیاوازتریە بێکە لە راپۆرتەکەشدا وێنە و دیمەنی کۆمەڵێک گوڵ و نەمانمان بینیکەوە تا لە ڕادەیەک لە ژینگەی ئێمەدا بوونیان نەبووە. خەسڵەت و تایبەتمەندی جیاوازەکانی پارکەکە لەگەڵ پارکەکانی دیکەدا چییە؟ ئەگەر بە شێوەیەکی گشتی وەکو لە راپۆرتەکەشە ئاماژەم پێکرد باسێکی دیزایانی باخچەداری و لانسکیپتان بۆ بکەم. یعنی بە شێوەیەکی سەرەکی سێ جۆر دیزایانی سەرەکی هەیە بۆ باغداری. دیزایانی ئەندازەیی هەیە و دیزایانی سروشتی هەیە لەگەڵ کۆمبینیشنێک لە بینی هەردوو دیزاینەکە کە پێوترێت دیزایانی تێکەڵ. هەروەکو ئاماژەم پێکرد ئەم جۆرە دیزاینە مێژوێکی کۆنی هەیە، تاریخێکی زۆر کۆنیە کە چەند هەزار ساڵێک پێشزین کە ڕۆمانیەکان و یۆنانیەکان هەوڵیان ناوە ئەم جۆرە دیزاینە بەکاربێنن کە چیان کردووە زەخرەفەیان دروست کردووە لە ناو پارکەکانە، نافوریان بەکارهێناوە، چەندین ئینجانە و شەڵی گەوریان بەکارهێناوە، سەرباری ئەوەش پەیکەریان بەکارهێناوە لە ناو باخەکانیانە. هەرچەندە پارکی مەولانە پەیکەری تیانە، بەڵام وەرگرتنی شێوازە ئەندازەیەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو سەردەمانە. ئەمە خۆی لە خۆیان جیاوازیە کە ئەم سەردەمە زۆر ئیحتیمام نادرێت بە دروستکردنی زەخرەفە و بە ڤیو. هەڵبەتە وەکو باسم کرد هەموو ڕووبەری سەوزایی سەرباری فەنکشنە ژینگەیەکەی فەنکشنێکی تری هەیە، تارگێتێکی تری هەیە. پارکی مەولانە تارگێتی سەرەکی بریتیە لە ڤیو، یعنی کە ئینسانێتە ناو پارکی مەولاناوە ناتوانە سەیرانی تیا بکە، ئەبێت چێژ لە ڤیوەکان وەرگێ، چێژ لە دیمەنەکان وەرگێ، شوێنێکی هادی و ئارامە بۆ ئەوی گفتوگۆی تیا بکرێ، بۆی کۆڕ و سیمیناری تیا ببەسرێ، کە ئەتوانم بڵێم ئەمە لە پارکەکانی ترا کەمتر هەیە. لە کاتی بوونی مناسەباتەکانە ئەوەی کە زەرری پێئگات ڕوبەرە سەوزەکانە. گەرانتی چییە لە داهاتوودا پارکی مەولاناش
لەلایەن کۆمەڵێک خەڵکەوەکەوە لەوەچێ هیچ دڵسۆزیەکیان بۆ ژینگە و بۆ جوانی سروشت و ناوشاری سلێمانیە نەچێتە ئاستی پارکەکانی دیکەوە. بە خۆشحاڵی و ئێڵێم دیزانی پارکی مەولانە بە جۆرێک کراوە کە لە پاڵ ڕوبەرە سەوزیەکە ڕوبەرێکی زۆری هارتسکەی بواتە ڕاڕە و مەمشا و ڕوبەرە ڕقەکانی تایە کە ئەمەش بە جۆرێ دروست کراوە کە هەر ئەکتیڤیتیەک هەر مناسبەیەک هەر کۆڕە هەر سیمینارێ بکرێت لەم ڕوبەرانەیە بکرێت و هەوڵدراوە کەمترین ئەکسی چوونە ژوورەوە یعنی دەرگای چوونە ژوورەوە بۆ ڕوبەرە سەوزەکان نەبێت تەنها ئینسان بتوانێت لە دووریەکەوە سەیری زۆنە سەوزەکان کرا ئەمە بۆ ئەوە کراوە کە پارکی مەولانە جوانەکەی خۆی بمێنێتەوە بەڵام سەرباری ئەوە ژینگە دۆستی تەنها بریتی نییە لە ڕواندنی درەختێک بەڕاستی ئیدامەدانی ئەمە زۆر مهمە کە چۆن درەختێک ئەڕۆێنیت و چۆن گەورەیەکەیت و چۆن بەخێوی یەکەی بەڕاستی وشارکردنەوەی خەڵک و ئاستی ڕۆشنبیری خەڵک زۆر زەرورە لەم بابەتە. سکیوریتی و ئەرکی پاراستن و خزمەتکردنی ئەم پارکە لە ئەستۆی کێدایە؟ تاکو لە بەرواری کردنەوەی پارکی مەولاناوە تا 3 ساڵ ئەکەوێتە ئەستۆی گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە و کۆمپانیا جێبەجێکارەکان دواتر تەسلیمی شارەوانی سلێمانیەکرێت بەشی باخچەکانی شارەوانی سلێمانی. نەخشاندنی ئەم پارکە بیرۆکەی ئەندازیارانی خۆمانیان لە دەرەوە وەرگیراوە. هەڵبەتە دیزانی پارکەکە ئەگرێتەوە بۆ شارەوانی سلێمانی و کۆمپانیای جەبەل لوبنان کە شەریکێکی مختصە لە بواری دیزاینکردنە ئەوان دیزانی پرۆژەکەیان ئەنجامەوە. زۆر باشە باس لە ئیدامەدان بە هەر سەوزایی و ڕوبەرێکی ژینگەی کرد بێگومان منیش ویستن ئەو پرسیارە بکەم کە زۆر جار چاندنی درەختێک ناکاتەوەی کە تۆ بتانی درەختێکی دیکە خزمەت بکەی لە وشک بوون بیپارێزی لە شکانەوە بیپارێزی لە هەر کێشەیەکی دیکەی سروشتی و مرۆیی چی کرا بۆ ئەوەی لە داهاتوودا پارکەکە هەر بە سەوزی بمێنێتەوە لە ڕووی پاک و خاوێنی و جوانی و ڕازاویەکەی وەکو ئێستا بمێنێتەوە بە جۆرێک لە جۆرەکان ئەو بێمروەتی و بێڕوحمیەی هەم دەسەڵات و هەم خەڵکی ئاسایش نەیگرێتەوە کە لە پارکەکانی دیکە و لە باخچەکانی دیکە ئایبینین. اینجا لە ڕووی لایانی دەسەڵات و بۆ ڕوونکەمەوەیە ئەوەی کە ئێمە ئەنجاممانەوە لە پارکی مەولانە. پارکی مەولانە هەر لە ژێر وەکۆڵێ دەسەڵات و سەیترە و چاودێری ئێوە وەکو فامیلی مۆڵ و گروپی کۆمپانیەکانی هەڵەبجەمێنێتەوە یان بە منە ڕاستەخۆ ئەچێتە ژێر چاودێری شارەوانی سلێمانیەوە. وەکو ئاماژەم پێگەیاین تۆتاڵی بودجەی پرۆژەکە گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە و فامیلی مۆڵ لە ئەستۆیان گرتووە و بەڕێوە بردن و سیانەکردنی پارکەکە تا بەرواری 3 ساڵیش هەر لە ئەستۆی گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە بێت لە دوای ئەو بەروارەوە لە دوای ئەو بەروارەوە تەسلیمی شارەوانی سلێمانی و تەسلیمی حکوومەت ئەکرێ بەڵام ئەتوانرێت مەسەلەن هاوکاریان بین مەسەلەن ئەو تیمانەی کە هەمانە هاوکاریان بکەن و ئەمە لە فامیلی مۆڵ و نزیشی پارکی مەولانە این هەرچێکمان پێ بکرێت درێغی ناکەین یعنی نەک تەنها بۆ پارکی مەولانە گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە توانن بڵێم لە زۆر شوێنی ترە جێدەستی دیارە لەم بوارەیە و کۆمەڵشتی تریش کاکرێ ئاماژەی پێ بکەنی بۆ پارکی مەولانە بۆی کە بە سەوزی و جوانی بمێنێتەوە کە ئیشێک کراوە بۆ مستەقبل کراوە تەنها بۆ ئەم 3 ساڵە نەکراوە کە باڵێ ئێمە ئیداری پارکەکەین مەسەلەن ئەتوانم ئیشارەت بە بواری میکانیکی پرۆژەکە بم بۆ تەسریفکردنی ئەو هەمومان ئەزانین ئاو چەندە پێویستە بۆ ژیان و چەندە پێویستە بۆ درەخت زیادبوونی ئاو هێندە خەتەرە یعنی ئەگەر ئاو زۆر بێ مەسەلەن لە پارکێکە لە حەدیقەیەکە ئاوی زیادی هەبێ و ئاوی تیا بوەستێتەوە ئەم پارکە ئەمرێت و تەمەن ناکات لە پارکی مەولانایە خۆشبەختانە سیستمێکی فلترێشنی گەورە بەژێر هەموو حەدیقەکەیە ڕۆشتووە ئەگەر ئاوێکی زیادە هەبێ خصوصەن لە موسیمەکانی بارانە ئاوەکە تەسریفە بێ ئاو ناوەسێتەوە ئەگەر دیقەتی کارپێتی پرۆژەکە بن لە چواردەورەوە هیچ دەچوونێکی ئاو دیار نییە ینی شوێن نەکراوە بۆی کە ئاو دەرچێ ئەمە لە شۆم ئاوە ئەڕوات فلترێشنە ئەچێتە خوار لە قوڵی 40 سانتیمە سیستمێکی فلترێشنی بۆ کراوە کە ئەم ئەوە ئەکات کە تەمەنی هەبێت سەرباری ئەوە کۆمەڵە ماتریاڵی ترمان بەکارەوە کە ماتریاڵی زۆر سەردەمیانن مەسەلەن کۆمەڵی ئەجین و ویدگارد بەکار هاتووە بۆ ڕوبەرە سەوزەکان بۆ پاراستنیان لە شەتڵ لە جیای زیادە هەندێک جیای زیادە ئەڕوێ کە ئەرکێکی زۆرە مەسەلەن ئەبێ بەردەوام خەریکی تەعشیبکردن بی لە پارکی مەولانە هەڵدراوە چارەسەری ئەوە بکرێ خصوصەتەن لە کارپێتی پرۆژەکە و ناوچەی سلۆپی پرۆژەکەیە. زۆر باشە لەو پارکەیە چەند جۆر درەخت و گوڵ نێژراون لە پارکی مەولانە بە تۆتاڵی زیاتر لە 70 جۆری جیاواز درەخت و شەتڵ و گوڵی مەوسمی و درەختی لە چێنراوە ینی هەمویان لەگەڵ جەوی کوردستانە ئێمە ئەگونجێتون کە بەڕاستەیە کە ئەڵەن لێرە ناڕوێت دراسەیەکی زۆر باش کراوە بۆ پارکی مەولانە کە ئەو درەختانەی هێنراوە ئەو درەختانی ڕوێنراوە کە لەگەڵ ئاوەوە و بیئەی شاری سلێمانیا بگونجێ حتممە شەریکی جێبەجێکار و ئەندازیارەکان ئەندازیارەت زراعەکانمان
دیراسەیەکی زۆر باشی و بابەتیان کردووە کە درەختێ بین ناو پارکەکەەوە لەگەڵ ئەم جەوایە بگونجێ مەسەلەن چیمەنی پرۆژەکە کە چیمەنی پارکی مەولانا و دەوروبەری فامیلی مۆڵ نزیک بۆ تۆ لە 40,000 متر دووجا چیمەن ئەم چیمەنە توخمێک چیمەن بەکارهاتووە کە 6 تۆویتیایە ئەم 6 تۆوە ئەکات بە 12 مانگی ساڵ لە هەر مەوسیمێکە توخمێکیان بڕوێت ئەمە ژوە ئەکا بە درێژایی ساڵ و ئەم چیمەنە بە سەوزی بینی و بە سەوزی جوانی ببینیت. ئەی ئەرکی خزمەتکردنی ئەو گوڵانە ئەو درەختانە لە ئەستۆکیای ئەبێ ئەمە ئەندازیار بێت و کەسی شارەزا بێت یاخود حتمما تیمەکانمان تیمی باوڵێ ئەندازیاری بواری لانسکیپ و زراعیمان هەیە و سەرپەرشتیاری زراعیمانەیە و لەگەڵ کۆمەڵی باخەوانی شارەزایە بۆ بەڕێوەبردننی شە. لە پارکەکەدا هیچ جۆرە خەڵکێکمان هەیەکەوە بە جۆرێ لە جۆرەکان ڕێنمایی ژینگەیی و خۆشویستنی سروشت و نەشکاندنەوەی بۆ دار و درەختەکان و نەشکاندنی سیاجی پارکەکەی ئەگوڵۆپ و ئەو ئامێرەکارە بەیانی دیکە بۆ هاوڵاتیان ڕوون بکاتەوە. ڕاستی پێ بڵم لە کاتی دانانی ڕێنماییشە یاخود ئەگەر چەند کەسێکیش دابنین لە پارکی مەولانە کە کارێکی ئاسان و قورس نییە ئەوی جەناب ئەفەرمووی بەڵام بەڕاستی بە ئەرکی دەستگاکانی ڕاگەیاندن و حکوومەتی ئەزانم وعی خەڵک زیاد بکەن لەم مەجالەیە مەسەلەن یعنی زیادکردنی ڕوبەری سەوزایی و زۆربوونی ڕوبەری سەوزایی بەتەنها کافی نییە بۆ ژینگە دۆستی و بۆ پاکڕاگررتنی ژینگە مەسەلەن لە شارێکی وەکو کۆبنهاگن لە وڵاتی دانیمارک کە لە ڕیزبەندی یەکەمی ئەو شارانەیەت بۆ ڕێژەی سەوزایی نیسبەتی سەوزایی لەو شاریان نزیک بۆ تۆ لە 130 کە ڕێژەی دانیشتوانی و ئێریاکەی تقریبان ئەتوانین بڵێن هاوشێوەیە لە 150 دانیشتوانی ئەو شارە پاسکیل بەکارهێنن بۆ هاتوچۆکردن کە ئەمە کاریگەریی زۆر باشی هەیە لە ژینگە مەسەلەن زۆربیان لە ماڵەکانیانە درەخت و سەوزاییان هەیە ئەمەوە ئەکا خۆشەویستیان هەبێ بۆ درەخت خۆشەویستیان هەبێ بۆ سەوزایی یەکێکێتە ناو پارکێکی واوە مەسەلەن ئەم پارکەتوان بڵێن دیارەیە خوا-بەخشیوەتی ئەبێت تێبگالەوەی کە ئاسێددان و لێکردنەوەی گوڵە یا شکاندنەوەی درەختێک وەکو بەڕاستی بە بەلای من وەکو لەوانەیە وەکو کوشتنی ئینسانێک وابێت لەبەرەوە پێویستە ئەو ڕێنمایانە ئێوە زیاتر جەختی لەسەر بکەنەوە و لە بەرنامەکەمان بەرنامەگەلێکی زۆرمان لەسەر ژینگە و ژینگە دۆستی و ڕێنمایی بەخشین و پەروەردەکردنی تاکەکان بۆ خۆشویستنی ژینگە دانی درێخیمان نەکردووە لە شتان ساغ سەرکەوتووە زۆر باشە ماوەیەکی زۆرە سلێمانی بە جۆرێ لە جۆرەکان بریندارە و خوێنی لێڕوە بەهۆی ململانەی سیاسی بنەماڵە و حیزبەکانەوە لە پارێزگای سلێمانی کەمترین ئاوڕی خزمەتگوزاری و پرۆژەی لێدراوەتەوە بە جۆرێ لە جۆرەکان نەجادەیەکە دێ دڵت پێخۆش بێت نە شوێنێکی گەشتاری تا چەند ئەم پارکە دەبێتە هەوێنی ساڕێژبوونی بەشێکی کەم لە برینەکانی ئەم پارێزگایە کە نە حکومت بە شێوەی هیچتیاوری لەداوەتەوە نە ململانێ سیاسی و بنەماڵیەکان هێشتوێتی جادەیەکی باش پارکێک خزمەتگوزاریەک بەجێ لە جۆرەکان وە کەرتی تایبەتیش تا ئێستا لە پارێزگاکەیە ئەوەندەی لە هەوڵی خۆبەهێزکردن و بەهێزکردنی پێگەی خۆی دابووە ئەوەندە ئاوڕی لە سوودی گشتی و بەرژەوەندی گشتی نەداوەتەوە. ڕاست پێ بڵێم لایەنەکان و کۆمپانیا گەورەکان ئەگەر من زیاتر لە نزیکەوە ئاگادار بم یعنی وەکو ئەندازیارێکە چەند ساڵێکە لە گروپی کۆمپانیاکانی هەڵبجەیان بەڕاستی وەکو خۆمان ئیحتیمامێکی زۆر زیادمان ناوە بەم بوارە ژینگەیە کە ویستمانە لە هەموو بوارێکی تراجە دەستمان دیار بێ مەسەلەن دروستکردنی پارکی مەولانە بۆ کوالیتیە بەرزە بە بەکارهێنانی ئەو مەوادە باشە بە بەرزترین کوالیتی جێبەجێکردن ینی هەوڵمان ناوە دەستکراوە بین لە هێنانی باشترین مەواد و باشترین جۆری جێبەجێکردنە نەک تەنها پارکی مەولانە ئێمە کۆمەڵە پرۆژەی ترمان کردووە لە شاری سلێمانیە مەسەلەن سەوزکردنی سەرقەبرانی گردی ئابڵاغ کە ئەمە زیاتر لە 2000 نەمامانتیا ڕوانەوە کام ئەکرێ و هەر لایەنێکی تر هەر لایەنێکی تر لە کۆمپانیاکان و لە حکوومەتیش ینی بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانی و شارەوانی سلێمانی من ئاگاداری نیەت و دڵی بەڕاستی بەڕێوەبەرەکان و ئەندازیارەکانم کە هەدەفیان هەیە کە چاکسازی بکەن کە ڕێژەی سەوزایی زیاد بکەن بەڵام ترە بە حکوومەتیش پشتیوانێکی باشی ئەمە بێت ینی سەپۆرت بکە بجێ تایبەتی بۆ دابین بکە بەڕاستی و پارکانی کە دروست دەکرێت وەکو بەڕێز ئاماژت پێ دوای چەند ساڵێک وجودی نامێنێ دوای چەند ساڵێک بەڕاستی ئینسان بێتاقەت ئەبێ و خەفەتە خواکە بەلایەن ئاڕوە بە هەمومان ئەبێ کارێ بکەین بۆ ئەوەی چارەسەری ئەو گرفتە بکەین. زۆر سپاس بۆ بەڕێز ئەندازیار داراوان ڕەسوول بەڕێوەبەری پرۆژەی پارکی مەولانە زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ئەم دەرفەتەش سپاسانەکەم.
بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆژمان بە کۆتاگەیشت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە باڵا دەستانە سپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.